هلا من سن ال 15 سنه لسن ال 50 سنه ما يضل ولا كردي لا بعفرين ولا بضواحي عفرين. هكاكا كدارم كدارم جمرار كاج مرا ولا جمرا ولا. المعارضة المسلحة تحديدا اللي هن موجودين بمنطقة عفرين كمان عم بيقوموا باعتقالات تعسفية، بخطف، باختفاء قسري، بنهب وبيوت المدنيين، مصادرة بيوتهم كمان. چیرۆکی 58 ڕۆژەی بەرگریە مەزنەکەی عەفرین، کات هەینی 19 کانونی دووەمی ساڵی 2018. شوێن ناوچەی سنووری نێوان تورکیا و ڕۆژاوای کوردستانە. لەم ڕۆژەدا نورەدین جانیکلی وەزیری بەرگری تورکیا هێرشی بۆ سەر عەفرین ڕاگەاند. لە هەمان ڕۆژدا چەکدارەکانی ئۆپۆزیسیۆنی سەر بە تورکیا هێنرانە سەر سنوور بۆ دەستپێکردنی هێرشەکە. ڕۆژێک دوایەوە ئەردۆغان لە وتارێکی تەلەڤیزیۆنیدا دەستپێکردنی هێرشە داگیرکاریەکەی بۆ سەر عەفرینی کوردان ڕاگەیاند و وتیشی تەنها بە عەفرین و ناوەستین، بەڵکو منبیج بە دوای عەفریندا دەگرین. سەرەڕای داوای شەرمنانەی ئەمریکا بۆ ڕاگرتنی هێرشەکە، بەڵام ئەردۆغان گوێی بەو داوایە نەدا و نەخشەی هێرشە داگیرکارانەکەی لە چوارقۆڵەوە داڕشت. بە گوێرەی پلانەکەی تورکیا وا بڕیار بوو لە ڕۆژاواوە لە ئەسکەندەرونەوە، لە باکوورەوە لە کلس، لە ڕۆژهەڵاتەوە لە عەزاز، لە باشوورەوە لە تڕەفعەتەوە پەلامار بدەن. ئەم پلانە بۆ ئەوە بوو چواردەوری هێزەکانی سووریای دیموکرات تەوق بدەن. لەم کاتەدا ئەردۆغان هیچ نەسڵەمیەوە لە درکاندنی پلانی ئەو کۆمکوژەی دایان نەبوو. ڕایگەاند عەفرین شارێکی زۆرینە عەرەبە و 155 دانیشتوانەکەی عەرەبن. وتیشی کورد لە عەفرین تەنیا 135 دانیشتوان و ئەوانیش دواتر هاتوون بۆ شارەکە. ئەردۆغانەوەی نەشاردەوە کە دەیانەوێت کورد لەو شارەوە دەرنێن و لە جێ ئەوان 3,500,000 پەنابەری سووری دانیشتووی تورکیا هاوردەی عەفرین بکەن. کوشت و بڕ و ئاوارەی و وێرانکردن و تاڵانی و دزین مژدەی ئۆپەراسیۆنی چڵە زەیتونەکەی ئەردۆغان بوو بۆ کورد. پێشنیازەکەی رووسیا ڕۆژی 20 کانونی دووەمی ساڵی 2018 ئالدار خەلیل ڕایگەیان کە پێشنیازێکی رووسیان ڕەت کردوتەوە بۆی کوردەکان ڕۆژاوای کوردستان ڕادستی حکوومەتی سووریا بکەن. لە بەرامبەردا حکوومەت بە پشتیوانی رووسیا ڕێگری دەکات لە هێرشەکەی تورکیا. بەڵکو کوردانی ڕۆژاوا بەرگریان لە عەفرین هەڵبژارد و بڕیاری هەڵوەشانەوە و بەرپەرزدانەوەی پلانەکەی تورکیایان ڕاگەیاند. بەم جۆرە دوای ئەوەی دڵنیا بوون لە هێرشەکەی تورکیا و لە هەمان ڕۆژدا هێزەکانی رووسیا لە عەفرین و ناوچەکانی دەوروبەرکشانەوە ڕاشیان گەیاند بە مەبەستی سەلامەتیان سەربازەکانیان بەرەو تەلڕەفعەت دەکشێننەوە. کورد بە تەنیا مایەوە. هەمان ڕۆژ بۆردومانەکانی تورکیا دەستیان پێکرد. کوردانی ڕۆژاواش بێ هاوڕێمانەوە. ئەمریکا بە هەڵوێستە شەرمنانەکانیەوە، رووسیاش بەکشانەوە کوردیان لە ناوەڕاستی جنگی مان و نەماندا بە تەنیا بەجێهێشت. جەنگێکی نابەرامبەر کە دووەم گەورەترین سوپای ناتۆ بە نزیکەی 315,000 چەکدارەوە بە چەشی قورس و فڕۆکە و سەرجەم پێداویستی ئەمریکیەکانی جەنگەوە، ئەمە جگە لە هێنانی هەزارەها بەکرێگیرا و لە بەرگی ئۆپۆزیسیۆندا بەرامبەر بە چەند هەزار شەڕوانێک کە تاکە چەک و تەکنەلۆژیای جەنگیان ئیرادەیانە. جەنگەکە نابەرامبەر و ناهاوسەنگ بوو لە هێزدا. بەڵام کورد وەک هەمیشە جگە لە چیاکان و بڕوای بە دۆزەڕەواکەی کە تاکە هێز و هاوڕێ و پشتیوانی بوون، هیچ لایەن وڵاتێک پشتگیری نەکرد و بە تەنیا جیان هێشت. سەرەتای هێرشەکە لە 21 کانونی دووەمەوە تورکیا بەردەوام بوو لە ناردنی هێزی نوێ بۆ ناوچە سنووریەکانی نزیک بە عەفرین. هەمان ڕۆژ ئاژانسەکانی تورکیا ڕایانگەیان کە بە ناو جێش الحوڕی بەکرێگیراوی تورکیا دەستیان کردووە بە پێشڕەوی بەرەو عەفرین. ڕۆژێک دوایەوە یەکینەکانی پاراستنی گەل یەپەگا ڕاگەیەندراوێکیان بڵاو کردەوە. تیایدا بەرپرسیارەتی ئەو داگیرکاریەیان خستە ئەستۆی لایەنە نێودەوڵەتیەکان و لە پێش هەمووشیانەوە رووسیا. هەروەک بەرپرسیارەتی ڕشتنی خوێنی هاوڵاتیانی سڤیلیان خستە سەرشانی رووسیا. وتیشیان تورکیا لە ڕێگای بۆردومانی ئاسمانیەوە هەوڵ دەدات دانیشتوانی عەفرین ناچار بکات ناوچەکانیان جێبێڵن و ئاوارە بن و بەکرێگیراوەکانی لە عەفرین نیشتەجێ بکات.
لە سی ڕۆژی سەرەتای هێرشەکەدا تورکیا بە بۆردومان و بەکرێگیراوەکانیشی بە هێرشی زەمینی پەلاماری گوند و ناوچەکانی سنووریاندا هەسەدە شەیدبوونی 18 هاوڵاتی سڤیل و برینداربوونی 23 دیکان ڕاگەیان. لەم کاتەدا هێزەکانی سووریای دیموکرات هێزی زیاتریان نرد بۆ بەرپەرزدانەوەی دەستدرێژیەکەی تورکیا. ڕوانگەی سووری ڕاگەیان هێزەکانی سووریای دیموکرات و شەڕڤانان بە توندی بەرپەرچی هێزەکانی تورکیا و هاوپەیمانەکانیان داوەتەوە. بۆ ماوەیەکی کاتی تورکیا و بەکرێگیراوەکانی چەند گوندێکی سنووریان کۆنتڕۆڵ کرد. بەڵام هەرزوو شەڕڤانان لەو گوندانەوە دەریاننان. لە نێویاندا چیای بورسایە کە لە هەمان ڕۆژدا کۆنتڕۆڵ کرایەوە. لەم نێوەندەدا ئاژانسە ناوخۆیی و جیهانیەکان باسییان لەو ڕوبەڕووبوونەوە سەختە کرد لە ناوچەکانی گوندەواری عەفرین. ئاژانسەکانی تورکیا هەواڵی نادروستی کۆنتڕۆڵکردنی ناوچەکان و کوژرانی شەڕڤانانیان بڵاو دەکردن. لە ماوەی هەفتەی یەکەمی بەرگری شەڕڤاناندا سەدها سەربازی تورک و بەکرێگیراویان لە ناوچەکانی گوندەواری عەفرین کوژران. لە هەفتەی دووەمدا لە شارۆچکەی ڕازۆی ڕۆژاوای عەفرین شەڕڤانان بەرگریەکی بێوێنەیان نوان توانیان بە توندی بەرپەرچی هێرشەکانیان بدەنەوە. هەر لەو ڕۆژانەدا شەڕڤانان چەند بنکەیەکی تورکیان لە گوندی کولجەبرین لە گوندەواری ئازاز و نزیک مارع و گوندی شەعالیە کردە ئامانج. بە هەمان شێوە توانیان خاڵێکی سەربازی لایەنەکانی سەربا تورکیا لە تلماڵت بکەنە ئامانج کە چەکی قورسی تێدا بوو. لەو پێکدادانەشدا دەیەها سەربازی تورک و بەکرێگیراویان کوژران. مانجی شوبات و بەرگری شەڕڤانان تا سەرەتای مانجی شوباتی 2018 لە کۆی 360 گوندی گوندەواری عەفرین تورکیا و بەکرێگیراوەکانیان تەنها چەند گوندێکی کەمی گوندەوارەکەیان پێ کۆنتڕۆڵ کرا. ئەویش لەبەر بەرگری بێوێنەی شەڕڤانانی کورد. لە ماوەی دە ڕۆژی یەکەمدا 23 شەڕڤان شەهید بوون. بە ژێری ڕوانگەی سووری لەو ماوەیەدا زیاتر لە 110 چەکداری جەیش الحۆر کوژران و 38 هاوڵاتی سڤیلیش بە بۆردومانەکانی تورکیا شەهید بوون. لە بەرگوشاری بێوێنەی شەڕڤانانی کورد لە سەرەتای مانجی شوباتدا لایەنەکانی سەربا تورکیا دەستیان کرد بە کشانەوە لەو ناوچانەی کۆنتڕۆڵیان کردبوون. لە 6 شوباتدا کاروانێکی سەربازی کە پێکاتبوو لە یەکینەکانی پاراستنی گەل و یەکینەکانی پاراستنی ژنان و یەکینەکانی پاراستنی شنگال هاتنە ناو عەفرینەوە. لەدەی شوباتدا هەسەدە تێکشکاندنی فڕۆکەیەکی تورکی ڕاگەیان. سوپای تورکیاش دانی بە تێکشکاندنی فڕۆکەکە دانا بێ ئەوەی هۆکاری تێکشکاندنەکەی بدرکێنێت. لە هەفتەی هەمان مانگدا هەسەدە هێرشی کردە سەر هێزەکانی تورکیا و بەکرێگیراوەکانی لە قەریخان چەندین کوژرا و برینداریان لێبەجێهێشتن. چەند ڕۆژێک دوایەوە ناسێنەرەکانی نزیک لە تورکیا هەواڵی ڕێکەوتنێکی سیاسی نێوان یەکینەکانی پاراستنی گەل و حکوومەتی سووریان بڵاو کردەوە. بەڵام هاوسەرۆکی ئەو دەمی یەپەگا ساڵح موسلیم ڕەتی کردەوە هیچ جۆرە ڕێکەوتنێکی سیاسی لەم جۆرە هەبێت و ڕایگەیان ڕێکەوتنەکەیان تەنیا سەربازیە و لەو نێوەندەشدا ڕاگەیان فەرمیەکانی سووریا هەواڵی ناردنی پاڵپشتی سەربازی حکوومەتی سووریان بۆ عەفرین ڕاگەیان. مانجی ئادار عەفرین خوێنی لێدەچۆڕێت. دوای خوێناویترین جەنگ و بەرگری درێژخایانی کورد لە عەفرین نەتەوەی گرتوەکان بڕیاری ئاگربەستیان لە سووریا ڕاگەیان. بەڵام لە 28 شوباتدا حکوومەتی تورکیا گوتی ئەو بڕیارە شاری عەفرین ناگرێتەوە. گوتی شیان تورکیا بەشێک نەبوو لە ناکۆشیەکانی سووریا. ڕۆژێک دواتر ڕوانگەی سووری ڕاگەیان کە هێزەکانی تورکیا و هاوپەیمانەکانیان هێڵی سنووریان بە تەواوەتی کۆنتڕۆڵ کردووە. میدیاکانی تورکیاش کۆنتڕۆڵکردنی جندرێس و ڕاجۆیان ڕاگەیان. بەڵام ڕوانگەی سووری ڕاگەیان هێشتا جەنگ لەو شوێنانە بەردەوامن. تا ڕۆژی 5 ئادار شەڕڤانان توانیان بەرگریەکی سەخت لەو شارۆچکەیە بکەن. ئیدی لەژێر فشاری بێشوماری بۆردومانی فڕۆکەکانی تورکیادا شارۆچکەی ڕاجۆ کەوتە دەست هێزەکانی تورکیا و بەکرێگیراوانی. لە 6 ئاداردا هەسەدە 1700 شەڕڤانی لە دۆڵی فوراتی ناوینی سەر بە پارێزگای دێرەزورەوە گواستەوە بۆ بەرگریکردن لە عەفرین. تا 12 ئەو مانگە توانراوە بەرگریەکی باش لە جندرێز بکرێت. لەو کاتەدا تورکیا ئاو ئینتەرنێتی لە شاری عەفرین بڕی. لە هەمان ڕۆژدا بەهۆی بۆردومانی تورکیاوە بۆ سەر عەفرین دەیە هاوڵاتی سڤیل کوژران و بوونە قوربانی. بەهۆی بۆردومانە سەختەکانی تورکیاوە لە ناوەڕاستی مانجی ئادارەوە هاوڵاتیانی عەفرین ئاوارەی ناوچەکانی دیکە بوون. داگیرکردنی عەفرین لە 15 ئاداردا بۆردومانەکانی تورکیا چڕ بوونەوە. ژمارەی قوربانیانی سڤیل و ئاوارەبوون زیادیان کرد. هەروەها تەوەقدانی شارەکە لەلایەن هێزەکانی داگیرکەرەوە بۆ هۆی کەمبوونەوەی خۆراک لە عەفرین. لەو ڕۆژە و ڕۆژانی دواییدا فڕۆکەکانی تورکیا بڵاوکراوەیان فڕێ دەدای خوارەوە. تیایدا هانی هاوڵاتیانی عەفرینیان دەدا بۆ هەڵاتن. بڵاوکراوەیەکیان بەو مانایە بوو کە ئەوەی بمێنێتەوە بۆردومان دەیکوژێت یان
وەک تیرۆریست مامەڵی لەگەڵدا دەکرێت. هەرواشیان کرد لەم ڕۆژانەدا تورکیا کۆمکوژیەکەی دەست پێ کرد و دوای بەکارهێنانی ناپاڵم و چەندەها چەشی قەدەغە کراو. تەنانەت نەخۆشخانەی سەرەکی شارەکە و ناوچەی شوێنەواری و جێگە پیرۆزەکانی شکران ئامانجی بردومانەکان. ڕۆژانە عەفرین خوێنی لێدەچۆڕا. زەیتونەکان بەو بەهارە سوور دەچوونەوە. یەکەم ئامانجی تورکەکان پەیکەری کاوەی ئاسنگەر بوو لە ناوەندی عەفرینی برینداردا. دواتر بەکرێگیراوەکان کاوەی ئاسنگەریان بەناو عەفریندا ڕاشێشە. ئاڵای تورکیایان لە ناو عەفریندا هەڵدا. دوای داگیرکردنی عەفرین و فەرمانی کشانەوەش چەندەها شەڕڤان ڕەتیان کردەوە لەو شارە بکشێنەوە تا دواهەناسە و شەهید بوون بەرگریان لێکرد. لە 19 ئاداردا عەفرینی وێران و چۆڵ کەوتە ژێر چنگی داگیرکەرانەوە. بە ژێری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ زیاتر لە 300,000 هاوڵاتی ڕەسەنی عەفرین ئاوارەی ناوچە جیاجیەکانی سووریا بوون و لە جێی ئەمان 400,000 بەکرێگیراوی عەرەب و تورکمان هاوردەی شارەکە کران. لە ڕۆژەوە تا ئەمڕۆ تاڵان و دەستدرێژی بۆ سەرماڵ و ژیانی هاوڵاتیانی سڤیل، بڕینەوەی درەختەکانی زەیتون و دزی و ڕەشبگیری و کوشتن بەردەوامن.